وصلى الله على أو بحر نور العلم عرفانا كدرك غورنا غير علم الله سبحانه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سپاس بۆ خۆی کە کاتی پێبەخشین و ژیانی پێداینەوە هەتاوەکو جارێکی بینەوە خزمەتتان بۆ ئەوەی کە لە خزمەتی پێغەمبەری خوا و خوانەکەیە بین لە بەرنامەی خۆراکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. بەردەوامی لە خزمەتتانە خۆشەویستەکانم باسی شیرە. سبحان الله خۆشەویستەکانم، شیر گرنگیەکی زۆری هەیە. دیارە بە محازەرە و دوانووسیان لەوە تەواو نەبین، بەڵام هیوادارم ئینشاڵڵا بتوانین حەقێکی بین ئەگەر بە کورتیش بێ. بەڵام تو خوایە با وچهەنەزەری ئێوە بۆ شیر بگۆڕێ، با مێشکتان عەقڵتان زاخاباتەوە جارێکی تر خاڵێکی وەرشەرخان بێ بۆ دایکان بە تایبەتی منداڵیان فێری شیر خواردن بکەن. دایکەکان ئەزان ئێوە کە شیرە دەی بە منداڵەکەت گەوراکەیت و پێگەێنی شیرەکە ئەگەر هی خۆ نەبێ شیری وشک و شیری قوتووی بێتێ، وەڵڵاهی باک ئەرکێک لەسەر خۆت و مردەکە کەمکەمەوە نانی وشکی بەرێ لەو شیرە زۆر زۆر باشتر. لەبەرەوە ئەگەر ئەتەوێت مناڵەکەت ئیستیفادە لە شیرەکە بکە، شیری خۆتی بەرێ، نەک ئەوە خۆش شیر بخۆ، چونکە چۆن مناڵەکەت کە شیر ئەخوا ویقایەکە بۆ مەمکرد کە تووسیش سەرەتان نەبێ. عولەمایان دۆزیوانێتەوە ئەمڕۆ ئەڵێن شیر خواردنی ئافرەت بۆ خۆشی نایڵێت تووشی سەرەتانی مەمک بێ. سبحان الله، یعنی بە هەردوو بارەکەیە تۆ ئیسفادە لە شیرەکەیت، هەم خۆ بیخۆی هەم شیرەکەش بێ بە مناڵەکە. ئیتر بزانم مۆزوعەکە چەند گەورەیە. کار لەمەیانێ خۆشەویستەکەم، کارەکەی شیر ئەگاتە دڵەکان. ئەزان شیر نایڵێ کۆلیسترۆل لە بۆرەکانی خۆیان بنیشێ، نایڵێ زەختە بەرز بێ، نایڵێ تووشی جەڵتەبی، نایڵێ تووشی زەبحەبی، نایڵێ تووشی سەریەشەبی. زانی پۆتاسیۆمی تایە بۆرەکانی خوێن شل و ملەکە بۆ ئەوەی کە خوێنگا بە هەموو پارچەکانی لاشەی تۆ، نایڵێ زەختە بەرز بێتەوە. سبحان الله، مادەیەکی تایە کە ناڵێ ACE دیسانەوە ئیشکات و زەختی ئینسانەکە بەرز کاتەوە. یعنی بەڕاستی ئەمانە کۆمەڵێ سوودن کە لا يعلمها إلا الله. جاري أمريكا علم تازە بە تازە، هەنگاو بە هەنگاو، دانە بە دانی وردە وردە کەشفەکە ئەبێ چ سڕێکی تری تیا بێ. مادەی کۆلینمان ئێمە هەر نەبیستووە. زین مادەی کۆلین کە لە شیرا هەیە نایەڵێ چەوری لەسەر جگەر بنیشێ، کە ئەمڕۆ مستەمەعی ئێمە هەمووی پێوەی ئەناڵێنێ. مادەی پرۆستاگلاندینی تایە کە یەکێک کاتی خۆی ئازارێ بوو لە ناو کوردەواریا شیریانەدایە، کە شیرێدەی پرۆستاگلاندینەکە ناوپۆشی مەعیدە سافەکە نایڵێت تووشی قورحە بێ، بۆی کە مەناعەیە پەیاکە بەرامبەر بە هەموو ئەوانەی کە ئەخورێ. ئەزانی یەکێک لە چارەسەرەکانی یاخود لە مەناعەکان بۆ سەرەتانی کۆڵۆن و کۆم شیرە؟ غەریبەوە نییە؟ بەرەو شیر هەندێ مادەی فرێشی تایە، هەندێ مادەی تازی تایە. خۆشەویستەکانم، تکاتان لە یەکەم دەستی من و دامێنی ئێوە، تکام وایە وەرنەوە سەرم خواردنانە، تکام وایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە نیوەڕۆان شیری خواردووە، بە عەسران شیری خواردووە، بە بەیانیان شیری خواردووە، زۆربەی خواردنی شەوانی شیر بووە. ئەمە لە فەراغەوە نەهاتووە. خۆی توانی دەستی لە مەڕەکە و لە حیوانەکە و لە مانگاکەش گیر بێ، بەڵام هەر خۆی ئەفەرمێ گۆشتی مانگاکە ژەهرە، بەڵام شیرەکەی شیفایە. خەڵکێکی ئەیپەرستی ئەم مانگایە لەبەر خاتی شیرەکەی. ئێمە خوای گەورە بۆی زەلی کردوونی نیعمەتەکەی خستۆتە بەردەستمان، بەڵام ئێمە قەدری بزانین، نەچین بیڕژین شیرەکە، نەچین نەزانین چۆن بەکارهێنرێ، چۆن ئیسفادەی لێ ئەکرێ. بەداخەوە خۆشەویستەکانم، بەڕاستی ئەمە سەروەیەکی نوێتەنیە. ئێمە هەمومان چاومان لەسەرەوە بیرە نەوتەکانمان، غازەکانمان، سوتەمەنیەکانمان، سیاحەتمان، کشت و کاڵمان. وەڵڵاه ئەمە سەروەیەکە. تۆ زانی لە کوردستانی من و تۆیە شیر لەو پەڕی ئێران و لەو پەڕی کوێت و سعودێ و هەتاوە گۆکاتە یۆنان شیری دەرەوەمان بۆیە، بەڵام نازانی شیری خۆمان خۆماڵیکەین. بەداخەوە تا ئێستاکەنە فێری ئەوە نەبووین. هیواداریم ئینشاڵڵا لەمەوە دواب فێری ئەمە بین. شیر زۆربەی مادەکەی ئاوە، لە سا 85 تا 92 ئاوە، واتە ئەگەر ئاوت دەست نەکەو شیر بخۆرەوە قەرەبووی ئەوەت بۆ ئەکاتەوە. خۆشەویستەکانم، شیر نەک هەر ئەمەندە. ئێستاکەنا حالیەن
محاولە ئەکەن شیر ئیسفادەی لێکەن بۆ پێست، بۆ جوانکاری، بۆ تەجمیلی لاشە. کلیۆباترا کە ناوی لە تاریخا ئەڵێ هەموو ڕۆژێک بە حەوزێک لە شیر خۆیشت. ئیساکەنە لە زۆر وڵاتانی جنوبی شەرقی ئاسیا پیا بووە یەک حەوزی شیرێک بۆ دائنێ جوان ئەچیتە ناوی ئیستیرخاعەکەی دوایی هەر بە شیر ئەو شێلێ. یعنی شیر گەیشتۆتە شۆ، شیر گەیشتۆتە ئەوەی کە بانکی بۆ دروست بێ، حەوزی بۆ دروست بێ، شێلانی بۆ دروست بێ. بەڵام بەداخەوە ئێمە تەنانەت بەشی خواردنەوەکەش نازانین بێخۆینەوە. شیر ئەمڕۆ لەگەڵ هەمووینا تێکەڵەکرێ. شیر ئەکرێ هەموو مادەیەکی لێ تێکەڵ بکرێ ئیسفادەی لێ بکرێ. ناوەنەی شیرمۆس، ئەنجا شیرمۆس شیر قۆستەکە، ئەزانی ئەو جسم و چی لێەکە، ئەزانی چۆن ئەو ڕازێنێتەوە، ئەزانی چۆن جوانتەکە، ئەزانی چۆن پێستە ئەگەشێنێتەوە جارێکی تر. بەڕاستی ئەمە مادەکانی تەجمیل ئەمڕۆ زۆری شیری تیا بەکارهێنێ، هەتا ئەوانەی کە پێستیان وشکە محاولاکان شیر بەکاربێنن. خۆشەویستەکانم، شیر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەقی فەرمێ: إن الله عز وجل لم يضع داء إلا وضع له شفاء فعليكم بألبان البقر فإنها ترم من كل شجر. يعني شيء والله بس أم حديثة بيغمر خاصة صفهم فعليكم بألبان البقر فإنها ترم من كل شجر. والله بس أم حديثة حموسي حلقكي غذائي نبي ما بيتجير كدا كافي. أفرمي خواي قورا هيج دردي دانناوە إلا چارەسەری بۆ داناوە. ئەی پێغەمبەری خوا، ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە چارەسەری نەخۆشەکانمان بکەین؟ زۆر بە سانایی بە ئاسانی دەستمانە خاتە سەر عیلاجەکە. ئەفەرمێ عەلەیکم بئەلبانی البەقەر، یعنی شیری مانگا تەنها خواردن نییە، غەڵەتیە نەگەن، شفاکەشی تایە. بەڵام عاقڵ ئەوەیە بەحسی بەدوایە ئەکا و بەدوایە ئەگەڕێ بزانێت کام لە نەخۆشیەکان بە شیری مانگا چارەسەرە بێ. بەداخۆ ئێمە لە مەحاڵی نابین، ئێمە ئەعلە مەنازین ئێرە ناتێکەوتین. بۆچی؟ لأنها ترم من كل شجر. چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم ئەفەرمێ چونکە مانگا لە هەموو دارێکە خوا. الله سبحان الله. ئەی پێغەمبەری خوا، تۆ چوزانی ئەگەر مانگا لە هەموو دارێ بخوا، ئەم هەموو دارە و ئەم هەموو ڤیتامینە و ئەم هەموو خوێ و ئەم هەموو پرۆتینە و ئەم هەموو چەوریە لە ناو شیر و لە ناو گوانەکەیە ڕەنگێ داتەوە نەقلێکا بۆ ئێمە. سبحان الله. ئەمە عەزەمەتیە و دینەیە. فەرمێت چارەسەری هەچی دەردێکی تایە یاخۆ بچین لە بە چارەسەر لە ناو شیرا بدۆزنەوە بۆ چونکە لە هەموو دارێکە خوا. ئێمە زۆر لەمەیە دواکەوتوین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو جارێک دیقەتی ئەم دوو حەدیسە بن بە دواییەکە. ئەفەرمێ هەر کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتێکی خواردبێ فەرمیوتی اللهم بارك لنا فيما أعطيتنا چی؟ وارزقنا خيرا منها. ئەی خوایە گیان، بەرەکەت خەیتە ئەم ڕزقەمانەوە لەمەش چاکتر ڕزقمان بی، لەمەش چاکترمان بیتێ إلا إذا أكل لبنا، إلا أجر شيري خوارد بفرميتي اللهم بارك لنا فيما أعطيتنا چی؟ وزدنا منه. خواهی گەورە بەرەکەت خەیتە ئەم ڕزقەمانەوە لەمەش زیاتر ڕزقمان بی، یعنی لەمە زۆر ڕزقمان بی. یعنی چی؟ یعنی لەمە چاکتر نییە. بۆیە پێغەمبەری خوا لێرە وەستاوە چکەمە لە ساسڵاکەیە. ئەگەر ئینسان وعد بوو خرایە شوێنێکەوە وتیان یەک خواردن هەڵبژێرە بۆ خۆ بیخۆی، ناچارە بێ چی هەڵبژێرێ؟ بڵێن بە درێژایی تەمەنە بێ یەک خواردن بخۆی، بە ناچاری ئەبێ شیر هەڵبژێرێ. هیچ مەجالێکی تریتیان نییە، چونکە تەنها شیرە نایڵێ هیچ نەقسێکی لە هیچ مادەیەکی ترا بۆ دروست بێ. بۆیە شیر بەراورد ناکرێت بە هیچ شتێکی تر. خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبوو هورەیرە فەرمێ جارێکیان لە خزمەتیا بووم، شیری دامێ فەرمی ئیشڕەب، بخۆرەوە. خواردمەوە فەرمی بخۆرەوە. هەر خواردم و هەر فەرمی بخۆرەوە. چەند خۆشەویستە بەدەست جوانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شیرێکمان باتێ بڵێ بخۆرەوە، ئێمەش لە خزمەتیا بیخۆین و هەر بڵێ بخۆرەوە، ئێمەش هەر بخۆین و هەر بفەرمێ. پاشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو نە حەزی لە خواردن بووە،
یاخود حەزی کردووە سەحابەکان ئەوە بە شوێن ورگیانەوە بن بخۆرەوە بەڵێ تەنها بۆ شیر. ئەبوو هورێرا فەرمی یا رەسوول الله لا ئەجید له مەسلەکە بەخوا ئیتر لەمە زیاتر ئان کوردواری ئەڵە هاتووەتە ئێرەم یعنی بەس بۆ شیر جایزە بڕی هاتووەتە ئێرەم چونکە هەموو گەردیلەکانی شیر ئیسفادەی هەیە بۆ ئینسان کە ناتوانێت بە هیچ شێوەیەک ئیستیغنای لێ بکە. بۆیە تەغذیەی عالەمی بەتایبەتی ئەمریکا US Department of the Agriculture بەشی زراعی ئەمریکا بەڵێ لە هەر خواردنێکا بۆ ئینسان لە هەر ڕێجیمێکا بۆ ئینسان بۆ هەرچی تەمەنی ئینسانە دائەنرێ ئیلا وبیلا ئەبێ شیری تابێ مەجالیتیانە. هەرچی خواردنێک و ڕێژیمێ دائەنی بۆ هەموو مەرحەلەکانی ژیانی ئینسان بەبێ شیر ناگوزەرێ. کەواتە عەلەیکم بئەلبانی البەقەر ئەگاتان لە شیر بێ شیر لە دەست نەیەن بێ شیرمان بە شیرەوە خواردە بێ شیر لە شیرەوە هەتاوەکو قەبر و هەتاوەکو مردن لێمان نابێتەوە بعکسەوە نابێ دەستبرداری بین و دەستی لێ هەڵگرین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.